کاکشێرۆ گەلک سوپاش بۆ دەمێتە ینی سوباهی ڕۆژە جیهانی یا پەنابەرانە من دەخواست ژوە بپرسم گەلۆ ڕەوشە وان پەنابەرن دکەمپی مامڕەشاندا چاوایە سپاس بۆ پێش چاپێکەفتنەوەت گەلمەژی ڕەوشە پەنابەرێت کەمپا مامڕەشان و وەکو جەنابێوەت زانتن حالێ حاضر وەرزێ هاوینێ دەست پێکردە و تایبەتی العێراقی و بێژین شەرق الأوسط گەرمایەکە زۆرمەوە هەی و نۆکەژی ئەوە چەندین ساڵەمە ئاریشا کەهرەبێەوە هەی کەهرەبامە گەلەکە کێمە ئەف گەرماتێ گەلک تەسیری ڕەوشە یا پەنابەرات کە سایکۆلۆجیاوان گەلەکێ تێک دەتن ئەڤەش ئالیێ کونۆکەل نافکەم پێدا ئالیێ دیژی بە وەک هاریکاریەت ڕێکخراوێ نێودەوڵەتی یەت لۆکاڵژی ئەوژی کێم بووینەش بەرکو گەلک شوان ڕێکخراوە بەرێ خۆداینە مووسل بەلکو هەندێک شوان چوونە شنگارێژی نەب تەمامی چونکە ئەو ژی ناچنە شنگاش بەرکو وەزعێ شنگار ئاسای نەی دروستە باشە کاکشێرۆ کەمپێ مەمەڕەشان بتنی خەڵکی شنگارێت تێدەنا یعنی تو دەبێژی ڕەوشەوانژی نەها بڕاستیژی دیارە لەژبەر هاوینی نەباشە لێ خواردن و بەخواردن چاوایان چادگە هەوان هەیە نینە تێراوان خواردن و بەخواردن هەیە دگەهتەوانێ وەکیمە بەحث کردی ئەفرێخراوێن هەنێ بارێوان یەکگرام بووی بێژن دۆنەر هاریکارێت وانەوێت پارێتوان دەن کێم بووە تایبەتیش وڵاتێت ئەبێت زلهێس ئەبێت مەزن و هاریکاریابان کەسێ نۆسانکەن ئاوارە و پەنابەرە خواردن و بەخواردنەوان باشە بەس نەپووی ڕادەیە و کەسێکی جیانەکە تەبیعی مالا خۆ پڕێگە تەگوت گەرما هاوینی کاریگەری کردە سەر بلابە ڕەوشاوان ئادەرونی لێ بگشتی تەندروستی ڕانی کێشێن تەندروستی وان هەنا نەخۆشی دنافزارڕواندا بگشتی پەنابەراندا گشتی ئاریشێن تەندروستی ئێتۆسا وەکو بێژین ئێتهینێت مەزن وەکو نەوعام بێژین سەرەتانە بێت تۆسا هەینە بەس ئەوژیت ئێنە حسابکردن تلێت دەستا بەلێ ئاریشێدی بۆ زارۆکان کێمن تەندروستیاوان تێتە چارەسەرکردن بەس ئاریشە هەرە مەزنیا تەندروستی ئەوە سایکۆلۆجیاوان دروستە بەرکۆڤە پێش ساڵات بانکەم پادادژین یعنی گەلک عیجز بووینە بارێوان دەرونی گەلک تێک چووە ژبەرڤەیەکی دەرونێوان نەی باشە باشە پەروەەردە زاڕوان چاوە ینی خۆندنگە و ئەو دکان پێدا هەنە تێرا ینی ئاستی پێتیڤیدانە خواندنگە هەیە بەلێ نەت ئاستی پێتیڤیدانەش بەرک و مامۆستاکێ من یان خواندنگە هەیە ینی ساڵ بۆ ساڵێ زارۆک زێدەت بن خواندنگە کێم بووینە ژبەرڤێکێ خواندنگە هەیە بەس نەت ئاستی پێتیڤیدا باشە نەتەوێنی گرتی ئەزانن ینی و بەهرابتر ئەو لایەنین و ئالیکاریە پەنابەرە لە هەر سەرانسەری جیهانی دیکنجی نەتەوێنی گرتین و بڕێیان نەتەوێنی گرتینە وان چەند ڕۆل هەیە دباشکردنە ژیانە خەڵکیدا یان دابینکردنا پێتیڤین خەڵکی دکامپاندا ئەپڕاستی نەتەوێن ئێگرت و هەگەر نەتەوێن ئێگرت و نەبانات تا بە 5 ساڵە ژیانە کەمپا پڕێڤە نەچوو هاریکاری نەتگەشتەوان پەنابەرەوان ئاواران ئەپڕێکاوان گاتێ بەس وەکو نەتەوێن ئێگرت وش بێژن یعنی ئەوە بۆ ماوەی 5 ساڵە ئەم کارکەین بانکەمپادا وەک نەفسا کارێوان و ینی هەر ئەو شێوەیە هەر ساڵە پڕێڤەت بین و دڤیا چارەسەرێک بێتە دانام بۆ ڤان یعنی کونۆکە وەکو شنگار مەسەلەن دەبێژین هاتیە ڕزگارکردنش دەستێ داعش بۆچی ئەف ئاوارە پەنابەرێت هەنێ نازەفڕنەبە ئەوە پرسیارەوانەژی باشە بەرسەر جەمۆ هەیە یان چما ناڤەگەڕن سەرڤەگەڕە خەڵکی شنگارێەوە ئەم خۆ بەحسی بەگەڕێ دیکردن و ئەف ساڵایانیوان فرسەتەکە بوو ڤەگەڕێن تایبەتی ئەبێت شەمالی شنگاریان بێژین نەقبلەتێ گەلەکە خۆ حاضر کرد بچتم بەلێ ڤان ئاریشی دماهەیە چی بکو چاندن یاوان وەکووە دیتی گەلک هاتە سۆتن و ئەو ترس کەفتێ دلێوان کو ئەف سیاسەتە شنگار تێنە گێران تأثیرە سەروان هەی و ترسەکە دلێواندا چێکردی هەرۆسا ئەف قووەتی سیاسیەت شنگاردا ترسەکە دلێوان کردی و ڤەگەڕنەوە کاکشێرۆ پڕانیە کامپێن پەنابەران لە پارێزگەها دهۆکی نەمزانین هەلبەت ژمارە مەزن
ياوان شنغالين يعني خلكي شنغالين اللي للدفرندين موصلي هاتنا كامبين بنا برا هنا إند روش آفا نهال بارزقة هادو كي كامبين وان هنا قالوا آلي كاريا وان هموان تشاواد با يعني ده همان ريكدا بهمان شوي بهمان جدران آلي كاري دقة هنوان بله آرکاریتوان او جی بريكا يو ان كو تايبتي بدر الدهوكي يو ان اتش سي ار سرپرشتيا وان همو كامپا دكتنو بهمان شيوا بريفت بتن بريز شيرو بيرسومو بريفبري كامبي مامرشان دقال دنگي امريكا بو ام قال كي سباسياتت كان زر سپاس بوجي بخيرات سر چاوه